لیاریەکانی هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵەی دووەم یانی ئاسۆ لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری میوانداری ئاکرێ کرد. ئاسۆ بەستافی نوێی ڕاهێنەران و کۆمەڵێک یاریزانی نوێوە هاتە نێو یاریگا بە مەبەستی نووسینەوەی یەکەم سەرکەوتن لە خولەکە. لانیوە یەکەم لەگەڵەوەی هەردوویان ئاستیان لە یەکەوە نزیک بوو، بەڵام ئاکرێ لە 3 دەرفەت زۆر نزیک بوو لە گۆڵ تۆمارکردن. ستون و گۆڵپارێز و بەرگریکارانی ئاسۆ بوونە بربەستی هەژانی تۆڕی گۆڵەکەیان. لە کاتی زیادکراوی نیوە یەکەم سالم ئەحمەد توانی بربەستی یەکسانی بشتێنێت و گۆڵ یەکەم بۆ ئاسۆ تۆمار بکات. لانیوەی دوم ئاسۆ باشتر دەرکەوت، فەرمان شەریف خەریک بوو گۆڵی دوم زیاد بکات و گۆڵپارێزی ئاکرێ تۆپەکەی دوور خستەوە. کۆتاییەکانی یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. لە خولەکی 79 محەممەد ڕەشید بە لێدانێکی موشەگاسا لە نزیک ناوەڕاستی یاریگاوە بە ئەسیستێکی نایە بوو گۆڵێکی جوان ئەنجامەکەی بۆ ئاکری یەکسان کردەوە. دوای 4 خولێک ئاسۆ لە ڕێگای داڕەوان قاسم با گۆڵی دوم پێشکەوتەوە. ئاکرێ جارێکی دیکە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا. لە خولەکی 89 مەیسەم سەباح گۆڵی دوم و یەکسانی بۆ ئاکرێ تۆمار کرد. ئاکرێ بەوەش نەوەستا، لە خولەکی 93 لە ڕێگەی ئەیوب ئایاد بۆ یەکەم جار و کۆتا جار لە یاریەکە پێشکەوت بە گۆڵی سێەم. لە یاریەکەش براوە بوو. ڕاستی ماوەعد دابوو یانە کو یەکەمی سەرکەفتنەوەمە بیت جەولە دوێدا و الحەمدلله مەشیۆ دەرە یاریگا خو سەرکەفتنەکە گرنگ دەست ببینین حتا دومۆی کێت دقیقە ئەخیری و الحەمدلله سەرکەفتنەکە ڕاستی گەلێکۆ گرنگ بوومە شەی زڤری نەفرێزێت یەکێ خولێ. هەردوو فەریق لە بۆ بردنەوە یاری دەکرد، ئەمەش حەزمان دەکردمان بردباوە گۆڵیشمان کرد و هاتینە پێش و گۆڵی دووەمیشمان کرد، بەڵام بە ئەختای دیسانەکە من یعنی تیکرارمان لەسەر دەکردەوە و غەڵەتانە نەکرێ کرا تۆپی پێیە براوە هەیە و دۆڕاوەیە ئەمە ینی ئەوەی لە توانامان بوو کردمان و وی لە پێشمانە دەبی بەردەوامین یاری بە یاری ینی الحەمدولillah لە سا مشتەچی. بەمانجامە ئاسۆ دوای 6 یاری لە خولەکە جارێکی تر بە سەرکەوتن ئاشنا نەبوو، بەڵکو خاوەنی هیچ خاڵێکیش نییە لە کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەیدایە. ئاکرێ بە 9 خاڵ لە خانەی سێمدایە و هەوڵی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو دەدات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.